زەنگێکی مەترسیدارە کە پێت ئەڵێ لە ئەگەری ئەوەی کە لە داهاتووە تووشی شەکرە بیت. ئەگەر ئەم کەسانی گوێ خۆیان نێنێ لە 170 تووشی شەکرابن لە داهاتوو. ئێمە وەکو ئەزانن نەخۆشی شەکرە هەمومان ئەزانین چییە، بەس حاڵەتی ترمان هەیە پێوترێ پێش تووشبوون بە شەکرە کە تێیدا کەسەکە ئاسی شەکرەکەی کەمێک بەرزە بێتەوە و ئاسی ئاسایی جێ ئەهێڵێ بەس هێشتا نەگەیشتۆتەوە ئاسەی کە ئێمە پێناسی بکەین کە ئەمە نەخۆشی شەکرەیە. ئەوەی کە گرنگە بەشێ لەو نەخۆشە بەڕێزانەی کێن تقریباً بەپێی و داتا و زانیاریانی کە هەمانە لە 110 خەڵکیان زیاتر شەکرەیان هەیە و لە 110 زیاتر قۆناغی پێش تووشبوون بە شەکرە. جاکە کاتێ پێیان ئەڵێ یعنی حاڵەتەکەی تۆ ئەوەیە کە تۆ خەریکە تووشی شەکراوی زۆر وازح نییە لەلایەن، یعنی نازان نەبێت چی بکەن. لە ڕاستیە ئەمە نەخۆشی نییە، بەڵام زەنگێکی مەترسیدارە کە پێت ئەڵێ لە ئەگەری ئەوەی کە لە داهاتووە تووشی شەکرە بیت. بۆ ئەم کەسانە ئێمە لەلای خۆمان کە فەحسیان بۆکەین فەحسەکەیان چۆن دەرەجێ بۆ نمونە زۆر بە زمانێکی سادە فەحسی سێمانی شەکرەکە خەڵک زۆر بەیەزانیان HbA1c لە بینی 6 بۆ 6.5 وایە یان لە بینی 5.7 بۆ 6.5 وایە. لەم بینەیە بەپێی وڵاتەکان و داتا و ڕێنمایە پزیشکیەکانە گۆڕێ. ئێمە پیانەڵێن مت و پێش تووشبوونە بە شەکرە پێویستە کار ڕەچاوی کۆمەڵێشت بکەی بۆی لە داهاتووە ئەگەری تووشبوون بە شەکرە زۆر کەم بکەیتەوە. ئەگەر ئەم کەسانی گوێ خۆیان نێنێ لە 170 تووشی شەکرابن لە داهاتوو. ئەگەر پارێز بکەن جوڵە بکەن ئەوانەی کێشیان زۆرە وەزنیان دابەزێنن و ژیانێکی تەندروست جێبەجێکەن ئەمانە ئەگەری تووشبوونەکە زۆر دواخەن، یعنی زۆر کارگەری بەبێەوەی پارەی تێچێ بەبێ ئەوەی دەرمان بەکاربێنن. گروپێکی کەم ئەویژە بێ دکتۆرەکە قەرار بە لەوانەیە پێویستیان بە دەرمان بێ لەم مەرحەلەیە، بە زۆرینەی زۆریان بەبێ بەکارهێنانی دەرمان بەو شتانەی کە پێشتر باسم کرد ئەتوانن کۆنتترۆلی بکەن نەهێڵن ببن بە شەکرە. جا زۆر گرنگە ئەمانە هەرەوە نییە بەس پێم بڵین مەرحەلەی پێشەکرێ و هیچی تر. بەشێک لەم نەخۆشانە مەترسی کۆمەڵێ نەخۆشی تریشیان هەیە با تووشی شەکرەژ نەبوو بن بەهۆی ئەو پێکاتی جسمیان بەهۆی کۆمەڵێ کێشە لە زیندە چالاکیەکانیان. هەر بۆیە گەرم کەسە خواردنی تەندروست و جوڵەی تەندروست بکە ئەگەری ئەو نەخۆشیانەی تریش کەمەکاتەوە کە لەگەڵ شەکرەیە هەن بۆ نمونە زەختە، چەوری بەرزی چەوریەکانی ناوخوێنە، چەوری کەڵەکەبوونە لەسەر جگەر و نەخۆشیەکانی دڵ و ئەوانی تریش کە پەیوەندیدارن. جاری وایە نەخۆشەکەڵێ من پێم ناکرێت تەبعاً التیزامی هەیە ئەڕوا بەم لاولا ئیش و کاری هەیە و ئەرکێکی گرانی کۆمەڵاتی لەسرە. ئەمانە ئێمە پیانەڵێن ئەگەر ناشتوانی هەموو ڕۆژێک لە هەفتەکە 3 ڕۆژ هەوڵ بە کاتەرخانکە بۆ وەرزش. ئەگەر ئەمەشە هەر پێ نەکرا کەمترین شت کە بیکەوەیەکە لە ژیان و کار و فەرمانی ڕۆژانە تا چەند دقەیەک بە پێ بڕۆی بۆ نمونە سیارەکە و لە شوێنێکی دوور ڕاگریت تا ناو بازار ڕۆی کۆمەڵە ئیشەکەیت، یعنی ئەم وردە ئیشانەی کە لە ژیانی کۆمەڵایەتی تا زۆر دووبارە بێتەوە ئەگەر بتوانی بە پێ بڕۆی هەر چۆنێ بێ سوودێکی هەیە بۆ ئەوەی کە تۆ نەگەیتێ مەرحەلەکانی تری نەخۆشیەکە. سمارت وەرچەرخانە.